ئەمڕۆ ڕۆژێکە کە تایبەت کراوە بۆ کتێب و هەروەها مافی چاپکردن. ئەم ڕۆژە وەک ئەم عنوانە و ئەم ناونیشانە ناوی لێنراوە لەبەرەوەی کە ڕۆژی لەدایکبوونی کۆمەڵێک لە نووسەرە بەناوبانگەکان یاخود ماڵاوایکردنیان لە ژیانە بۆ نمونە ویلیام شێکسپیر کە دەوترێت لەم ڕۆژەیە ماڵاوای لە ژیان کردو هەر بۆیە بە بیانوویەکی جوانیان زانیوە ئەم ڕۆژە تەرخان بکرێت بۆ کتێب. ئێمەش لە ئەم ڕۆیە و لەم تۆڕەیە قساکەن لەسەرەوەی کە لە لای ئێمە بۆ ئەوەی کە کتێب بکرێت بە کەلتور خوێندنەوەی چی کراوە، هەنگاوەکان چی بووە، زۆر جار بەداخەوە هەرکە بارودۆخی دارایی تێک ئەچێ زۆرێک لە کەسەکان لایەن وایە ئەگەر خەرجەکانت کەم کردەوە بۆ نمونە کتێب نەکڕێن یەکێک لەو دەست پێوەگرتمانەیە. لەسەر ئەم بابەتە قساکەین گرنگی خوێندنەوەی کتێب لە هەموو بارودۆخێکە چییە. هەر بۆی میواندارەتی زۆر بەڕێز شاخەوان سدیقمان کردو بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن. کاک شاخەوان سڵاوت لێبێت زۆر بەخێر بیت. ئەمڕۆ لە بۆ نمونە کەتەلۆنیای ئیسپانیا دەوترێت نەریتێکی جوان هەیە، هەر کەسێک کتێبێک بکڕێ لەقێ گوڵیشی پێ ئەیەن. لای خۆمان چی کراوە بۆی کە کتێب بەم شێوەیە عەزیز بکرێ، خۆشەویست بکرێ لای تاکەکان؟ ئایا هەنگاوێک هەوڵێک ئەبینی جەنابەت وەک نووسەر؟ وڵای خۆی ئەگەر ئێمە کە باز لە کتێبەکەینە بێ باز لە قۆناغەکانی گەشەکردنی کتێب بکەین. ئێمە ئەو مێژووی کە دەسو و پەنجەمان لەگەڵ کتێبان نەرم کردووە کام مێژوویە بەڵکمە ئێمە ملەتێکی داگیرکراو بووین و داگیرکەرەکانمان هەمیشە نەیانێشتووە دەستمان بەسەر چاوی ڕۆشنبیری و زانیاری بگا لەبەرەوە هەمیشە کتێب شتێکی دابڕاو بووە لە ئێمە. بەڵام مێژووی تێکەڵاوبوونی ئێمە لەگەڵ کتێبا بە شێوەیەکی بەرفراوان ڕەنگە بگەڕێتەوە بۆ دوای پرۆسی ئازادی عێراق نەک دوای ڕاپەڕین، چونکە لە دوای ڕاپەڕینیشەوە ئێمە خەریکی یەکتر کوشتن و شەڕی ناوخۆ ئەوانە بووین نەمان پەرژایە سەر ئەوەی ئاور لە بواری ڕۆشنبیری بدەینەوە. بەس لە دوای پرۆسی ئازادی عێراق خۆشبەختانە بەهۆی ئەوەی کە دەستگای ئەهلی لە هەرێمی کوردستان دروست بوو، خۆشتان نەزانێسە لە دنیا زۆربەی زۆری بوارەکان بۆ بە بواری ئەهلی و خەمی ئەهلی ئەتوانێ شتانە پێش بخە. لەبەرەوە بواری کتێب و دروستبوونی چاپخانە و چاپکردنی کتێب بە ڕێژەیەکی زۆر هەنگاوێکی زۆر باشێمە چوینە پێشەوە. لەو بوارەیە ئێمە وردە خەریکە کتێبخانەی کوردیەکەوێتە سەر پێی خۆی و خەریکە ئێمە ئەتوانین بڵێن شتێکمانێ ناوی کتێبخانەی کوردیە بۆ پێیکە لە هەموو بوارەکانە کتێب چاپە بێ ڕۆژانەوە وەرجێڕان حرەکەیەکی زۆر گەورەیە، بزوتنەوەیکی زۆر گەورەیەکە بە شێوەیەکی زۆر باش کتێبە زیندوەکانی دنیا لە هەموو بوارەکانە چاپە بێ بۆ ناو کتێبخانەی ئێمە. وردە ئەمە وای کردووە ئێمە فئەیەکمان بەشێک لە کۆمەلگامان بۆ دروست بێ ناوی بنەی خوێنەر و ئەم خوێنەرانە وردە لە گەشەکردنان ڕۆژانە وردە خەریکە بەرفراوانە بێ. لێرە و لەوێ چالاکی جۆرا و جۆرەکرێ ڕۆژانە بۆ بواری ڕۆشنبیری، هەم بۆ ناساندنی کتێبەکان، هەم بۆ بڵاوکردنەوەی کتێبەکان، هەم بۆ خستنە بازاڕی کتێبەکان. بەڵام ناکرێ ئەمە لە دەرەوەی ئەو تێبینیانە بێ کە هەمانە لەسەر کوالیتی ئەم ئیشانە ئایا تا چەند باشن، تا چەند چاودێریان لەسرە، تا چەند ئەم بوارە خزمەتەکە بەوەی کە ئێمە زانستیانە تەعامل لەگەڵ کتێبا بکەین، چونکە بیرمان نەچێ هاوڕێ کتێب بە تەنها شتێکی زۆر باش نییە. ئێمە ئێستا کاتێکە هەمیشە گوێمان لەوا بێ کە باز لە کتێبەکەین ئەڵێن شتێکی پیرۆزە، شتێکە هاوڕێی تەمەنە ئەبێ لە هەموو ماڵێکە بێ ئەوە. بەڵام نا، ئەمە تێڕوانینێکی هەڵەیە. کتێب چەند چاکە ئەوە نەژمە ترسیدارە. یعنی ئەگەر نەتوانی تەعاملێکی باش لەگەڵ کتێبا بکەی وەکوایە بەناو چێلگەی مینا بڕۆی، وەکوایە شمشێر بێتە دەست مناڵێکی ساوا، چونکە هەموو کتێبەکان باش نین. تۆ سەیری ئەو هەموو مەداریسە تیرۆریستیانە بێ جا لە ناو ئایدۆلۆژیای ئەلمانیا یا لە ناو ئایدۆلۆژیای ئیسلامیە هەمویان لە کتێبەوەیان، ڕیشەکان لە کتێبەوەیە. یعنی دیکتاتۆرەکانی دنیا دابەش بوون بەسەر سێ بەشە. بەشێکیانەوانن کە فەیلسوفێکیان کتێبێکیان هەڵبژاردووە کردویانە بە ئایدۆلۆژیای خۆیان بە ڕێبازی خۆیان لەو ڕێگەیەوە میلەتانی دنیایان قڕ کردووە. نمونەمان زۆرە، بۆ نمونە هیتلەر کە نازیزم لە ئەڵمانیا دروستەکە معجیبە بە نیچە و پێی وایە ئەوەی کە نیچە لە کتێبا باسێکا و پێی وایە مرۆڤی باڵا هەیە و سۆپەرمان هەیە، ئەوە تاکی ئەڵمانیە، ئەبێ هەموو دنیا لە خزمەت تاکی ئەڵمانیا بێ. لەم بیرۆکەیەوەیە کە ئەوێ هەموو دنیادا جێبکە هەموو دنیا بخاتە خزمەتی ئەڵمانیاوە. بۆ نمونە ستالین کە معجیبە بە مارکس و کۆمۆنیزم دروستەکە و لەوێوە ئەوێ بەهشتێک لەسەر زەوی بۆ خەڵک لە ڕێگەی تێزەکانی مارکسەوە دروستکە. خۆ ئەمە ڕیشەکەی لە کتێبەوە هاتووە. لەبەرەوە یا ئایدۆلۆژیای ئیسلامی ئەوانەی کە ئیخوان و سەید قوتب و ئەمانە هەموو مەداریسە تەفکیریەکانی ئایدۆلۆژیای ئیسلامی هەمویان لە کتێبەوەیان. لەبەر ئەوە ڕاستە کتێب توانێ ئینسان بگۆڕێ، مهرەبانی کا، پڕزانیاری کا، بیکا بە تاکێک جیاواز بێ لە تاکەکانی کە لە کۆمەلگایە. بەس لە قەوسا چ کتێبێ ئەوا بێ لە ژێر فلتەرا بێ ئەبێ وەزارەتێکمانێ بە ناوی ڕۆشنبیری
وردی چاو دێری ئەمە بکە بزانێت کام کتێبانن چاپە بن. پاشە من تێڕوانینێکی جیاوازتر ینی زۆر جارێ مە خۆمان هاوڕێیانش گفتوگویەکەین تۆڵی دوای پرۆسی ئازادی عێراق ڕوتەکە تۆزە فراوانتر بوو چاپ زیاتر بوو وەرگێڕان زیاتر بوو بەڵام زۆری بۆریەکە زۆر جار ئەبێتە ڕخنی نووسەکان خۆت باسیەکەی ینی هەموو کتێبێکی تر خۆ لە چوارچەوەی دووبەرگدا خۆ ناوەڕۆکەکەی ڕەنگە کتێبێکی ئەو تۆ نەبێت ئەمەش بەخۆی ڕخنەیەکی تر نییە لە ڕوانگەی کتێب و دیدی کتێب و نووسینی و خۆی پرسیارە گەورەکە ئەوەیە من هەمیشە دڵخۆشم بەوەی کە ئەبیستم و ئەبینم و ڕۆژانە ئێمە سەیرەکەین بە لێشاو کتێب چاپە بێ ئەمە ئۆکی دڵخۆشێکی گەورەیە بەڵام نیگەرانیشم لەوەی کە ئەمانە بەبێ فیلتەر تێپەڕن چکە تۆ بڕۆ حرەکەی وەرگێڕانی ئێمە سیر کە بەدەگمەن ینی بە هەمویان زەڕبی سفر نەکەین کتێبی زۆر باشی تێ بەڵام نیگەرانەکە لەوەیە کتێبە خراپەکان زۆرترن لەوەی خراپەکان لە قەوسا لە ڕووی زمانەوە لە ڕووی خاڵبندیەوە لە ڕووی چاپەوە لە ڕووی هەڵبژاردننی بابەتەوە ینی کتێبی وایە 5 جار وەرجێڕاوە 6 جار وەرجێڕاوە ئەمە زەرێکی گەورەیە لە کتێبخانەی ئێمە کە لەباتی و کتێبە بە دوو کتێبی تر چاپ کاکشاخاوان ئەوەنەی کە جەناب بدوەک نووسەرێک بۆ خۆت ئاگاداری چاپکردنی کتێبی یعنی ئەگەر هەر نووسەرێک یا وەرگێڕێک دەست ببا بۆ بابەتێک یان بۆ کتێبێک وەری بگێڕێ ئازادە هیچ ناوەندێک هیچ فیلتەرێک نییە بڵێ ئەمە هەیە ئەمە نییە خۆی لە دنیا شتێکی ناوی مافی نووسەرە و مافی وەرجێڕانە تۆ ناتوانانی لە خۆتەوە هیچ کتێبێک بڵاوکەیتەوە و بڵاویشت کردەوە کەسێکیکە بۆی نییە جگەل لەو دەستگایە لە نووسەرەکە جارێکیکە بەبێ پرسی تۆ چاپی کاتەوە یابی خاتەوە بازار و بۆ مەسلەی وەرجێڕانی ژوایە تۆ کتێبێک گۆرە گێڕیە بێ مۆڵەت لە نووسەرەکە وەرگری یا مۆڵەت لەو دەستگایە وەرگری کە ئەو کتێبی بۆ یەکەم جار چاپ کردووە بەڵام لە کوردستان ئەمە نییە تۆ ئازادی لەوەی ڕۆژانە چ کتێبێگە نووسیەی خەیتە بازارەوە چاپیەکەی مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەرەگری وەکو ژماری سپاردنیا وەری ناگری پرس بە نووسەرەکەی لە ڕووی وەرجێڕانەوەی یاننا جاری وایە نووسری ئەمە لەگەڵ دەستگایەکە ڕێککەوتووە بۆ نمونە و توێتی 10,000 دانە لەم کتێبە چاپەکەین لە بەرامبەر ئەوە نە بڕەپارەیە ئێسیرەکەی و دەستگای بە بێگەڕانەوە بۆ نووسەرەکە 3,000 چاپ کردووە ئەمە لێوە خواردنی حەقی نووسەرەکەیە بەشێک لە کێشەکانی ئەوەی کە نووسری ئێمە ناتوانێت بە پارەی کتێبەکانی بژی و میشابێ ئیشی دووەم کات چکە لە دنیا نووسی لێسە بۆ بە پیشە تۆ زەڕەنگەری دارتاشی پاسنگەری نووسری یعنی هیچ فەرق ناکە بە پارەی نووسینەکان دەتوانی بژی کاس پیە بەس نووسری ئێمە داماوە بێ ئیشی یەکەم بکە مامۆستایە تەکسی هەیە دوکاندارە نازام چییە ئیشی یەکەمەکەی پارە پیاکەی لە دوای ئەمەوە بە مانوبوونێکی زۆر ڕۆیتەوە ماڵەوە ئەجا کاتی مناڵتەگری کاتی خۆتەگری پارەی خۆت سەرفەکەی ئەخوێنیتەوە ئەنووسیت ئەمە ئیشی دووەمتە و لە بەرامبەر ئەمەشان ناژیت پێی ینی کەم نووسری ئێمە هەیە ڕەنگە تاکوتەرامان هەبێ لە ڕێگەی نووسینەکانیەوە بتوانێ بژی ئەجینا ناتوانانی تۆ بە نووسین بژی کامە خواردنی حەقی یەکەمی نووسەرە چ کاتێک نووسەرەتوانە بە نووسینەکانی بژی کاتێکە خوێنەر زۆر بوو یان خوێندنەوە بوو بە کللتور بۆ بە کللتور لای ئێمە وڵای ماکێنم پرسیارەوەە دووبارەشە بەڵام هەر خەممانە بەردەوامم پرسیارە ڕاستی مەسلەی بە کللتورکردنی خوێنەوە ینی شتێک نییە من بڵێم وڵام وەربا من بەیانی سلێمانی هەمووی بە کللتورکردنی خوێنەوەی تیاین کەم ئەمە قۆناغبندیە ئەمە ئیشکردنی وردی ئەوێن جا ئیشکردنی ئەوێ بۆ نمونە حکومت ڕۆڵی گەورەی هەیە میدیا ڕۆڵی گەورەی هەیە مثلەن ئێمە ئەمانتوانی لە دوای ڕاپەڕینەوە لە دوای پرۆسی ئازادی عراقەوە لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین زۆری ناخایان 15 ساڵی خایان ئەوەی کە لە باخچەی ساوایانە دوایی کۆمەلگایکی ڕۆشنبیرمان دروستە کرد ئەمەمان نەکرد بە چی ئەکرێ تۆ کە منهەجێکی باش پرۆگرامێکی باش لە باخچەی ساوایانەوە دانا بۆ ئەوەی کە مناڵ فێرکەی هەر منهەجی قوتابخانە نەخوێنێ فێرت کرد کتێب چییە چیرۆک چییە چیرۆکت بۆ خوێندەوە خەیاڵیت فراوان کرد ڕادێنا لەسەرەوەی کە کتێب خۆشەویستە با من یەک نمونە بۆ باسکەم کەم ماڵی ئێمە هەیە ینی تاقمی قەنەفەیتیانە بێ مەبلەغێکی زۆر نەکڕابێ سەلاجیتیانە بێت تەلەڤیزۆنیتیانە بێ بەڵام ئەوەی کە غیا بە ونە کتێبخانەیە یعنی کەم مناڵ ئێمە هەیە ئێستا ڕەنگە پۆزێکی گەورە بێت تۆ مناڵەکە و ژووری خۆی هەیە و مشتێکە بۆ دابین کردووە بەڵام ناو ژوورەیە ئەوەی تیاینە بێ کتێبە ئەوەی تیاینە بێ کتێبخانەیە چۆن خوێنەوە بێ بە کللتور چۆن ئەو مناڵە کتێبی خۆشەوێ چۆن ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا پێشەکەوێ بەدەستی دایک و باوکی شۆ بیبینێ هەر چاویان ئەکید خۆ هەمووانی کە دۆستایەتی لەگەڵ کتێب پیاکەن یا لە قوتابخانە لە ڕێگەی مامۆستاوە بۆ کە لە دەرەوەی منهەجی خوێندنەوە ژوورەکە بێ بە ناوی کتێبخانە تۆ کتێبی بیتێک چیرۆکی بیتێ کتێبی پێش ناکەی بۆی بخوێنیتەوە
کە ئەمە نییە بەڕاستی و ئەگەر هەش بێ ئێمال کراوە لە قوتابخانەکان بە دەگمەن ئەگە قوتابخانەیەگە بێ کتێبخانەکەی چالاک بێ بەڕاستیە ئەمە نییە لە ماڵی شۆ نییە ئێتۆ ئامادەی 20,000 بۆ بێ بە کراسێک ئامادەنی 2,000 بۆ بێ بە گۆڤارێک ئەم مناڵەش خۆ مناڵ چیە ئەین تۆ ئایپادێکی بۆ کڕی یا مۆبایلێکی بۆ کڕی بە چەند وەرەقەیەک بەس گۆڤارێکی بۆ ناکڕی ئەو ئاشنا بێ لەگەڵ ئایپادەکەی ئاشنا نابێت لەگەڵ کتێبە لەبەرەوە من پێم سەیرە هەندێک دیعاواکەن یاڵا با خوێنەوە بکەین بە کولتور خوێنەوە نابێ بە کولتور چۆنە بێ بە کولتور کە تۆ هیچ کاراسانیەکرد نییە ئێبا لەمانە بپەڕینەوە ئەوەی کە ڕۆڵێکی گەورەی هەیە و بەردەوام لە ناو خێزانەکانی ئێمە تەواجودی هەیە مەسەلەی میدیایە لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە میدیاش بەداخەوە لە هەرێمی کوردستان 1-2 میدیا نەبێ کە بە پەنجەی دەژمێرێن ڕۆڵێکی زۆر خراپیان لەمەیا بینیوە یا چەلەحانەی سیاسیە بەردەوام مناڵەکانمان فێری ئەواکەن دەمەدەمێ و شەڕی سیاسیەکەن یاوەتانێت درامایەکی دۆبلاژی بێتامی وڵاتێگەێنن ترجەمەیەکەن کەیس ڕەبتی بە کۆمەلگای ئێمەوە نییە و فەرم و مناڵەکانمان لەو سەرەوە دەرەچێت بە مێشکێکی بەتاڵەوە نە کولتورەکە کولتوری ئەوە نە ڕۆشنبیریەکە ڕۆشنبیریەوە نە لەگەڵ ئاسی تەمەنیەوە گونجێ میدیاژ ڕۆڵێکی خراپی لەمە بینیوە کە بەدەگمەن نەبێ کەناڵێکی کوردیم پێ بڵێن کە بەرنامەی ڕۆشنبیری هەبێ باز لە کتێبکە باز لە ناساندنی ڕۆژانە ئەم هەموو کتێباکە باز لە گیر و گرفتەکانی ڕۆشنبیری بکە نییە خۆشبەختانە من بەبێ مجاملەی لەم کەناڵی کورسادێکێکە لەو کەناڵانێک کە هەمیشە ئاوڕی لەم بوارەیەوەتەوە کەناڵێکە پەروەردەی لە ڕووی خێزانیەوە توانێ ینی خێزانەکان سەیریکەن بە بێتر سوود و دڵی و هەمیشە بەرنامی ڕۆشنبیریتانە بووە ئاورتان لەو بارەیەوە ئەمە جێکی دەستخۆشێکی گەورەیە بریا لە کوردستان چەند کەناڵێکی کەمانە بووە کە ئەتوانی کاریگەری گەورە دروستکات چونکە تۆ بە بێویستی خۆت میدیایەتە ناو ماڵەکەتەوە بە بێویستی خۆت تەحکوم بە بیرکردنەوەتەوە کاکە کاریگەری گەورەیە بووەوە ڕۆڵێکی گەورەیە بوو لەوەی کە ئێمە بڵێن باز لەوە بکەین چۆن خوێنەوەکەین بە کولتور بەڵام ئێمە هەر دانیشین و بمانەوە بڵێن وەڵا با خوێنەوە بکەین بە کولتور لە ڕاستیە بە کولتورکردن ئیشی وردی ئەوێ ئیشی زانستی ئەوێ ئیشی قۆناغبەندی ئەوێ نەگەوەی کە دروشم و قسە و ئەوانە کاک شەخەوان جەنابەت لە بەشێک لە قسەکانت باسی ڕۆڵی پەروەردە و قوتابخانە و مامۆستات کرد لەسەرەوەی کە چۆن ئەتوانێت ئەو مناڵ ئاشنا بە کتێب خوێنەوە بکە هەندێک جار لانێ مامۆستای ئێمە ئەگەر پرسیارێکی لەیەکی ئەڵەی تا چەند هەوڵ درراوە لە قوتابخانەکانەوە مناڵان فێری کتێب خوێنەوە بەدەر لە کتێوەکانی تایبەت بە خوێندنی خۆیان بکەیت ئەڵێن ئێمە هەر ئەوەنەی فریا بکەوین منهەجەکانی خۆمان فێری مناڵەکان بکەین ئەوە گەورەترین شاکار و هونەرە بەپێی ئەو سیستەمی خوێنەوە کێشانەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە جەنابەت لا دوایە بەم هەموو کێشەکە لە پەروەردەی ئێمەیە هەیە مامۆستایەک چۆن دەتوانێت بە ئەرکێکی ئەلبەتە زیایە ئەم ڕۆڵە بگێڕێت خۆی هاوڕێ بیرمان نەچێ ئێمە کە وەزارەتێکمانەیە بە ناوی پەروەردە یەکەم جار ئەڵێ پەروەردە ئەنج فێرکردن ڕاتە فێرکردن ئیشی دووەمە پەروەردە ئیژی یەکەمە پەروەردە چییە پەروەردە ئەوەیە تۆ دانیشی ئەم مناڵە چەپ و ڕاستی خۆی پێبیشان بەی فێری بکەی ئادابە باشەکان کامانن خراپەکان کامانن خۆ مناڵ قسەی ڕاستەخۆ وەرناگرێت تۆ بێ فێڵی لێ بکەی فێڵەکە لە ڕێگەی چیرۆکەوەیە بێت تۆ چیرۆکی بۆ بخوێنیتەوە لە ڕێگەی بەرازێکەوە چیرۆکی کەروێشکێکەوە چیرۆکی قازێکەوە نازانم چیەوە تۆ بە ناڕاستەخۆ مناڵە فێرەکەی کە چی باشە چی خراپە خۆ ئەمە لە کتێبی منهەجا نییە خۆ ئەمە لە دووکەڕە دوو یا دووزای دووان نییە ئەبێ ئەمە لە شوێنەگەبێ کە ناوی کتێبخانەیەوە بەداخەوە نەک مناڵەکانی ئێمە ناتوان ئەمە بکەن من خۆم مامۆستان بە ڕێزێکی زۆر ینی ڕێزێکی زۆرم بۆ مامۆستا هەیە مامۆستاکانی ئێمە خۆیان پێویستیان بە پەروەردەیە ئای مامۆستاکانی ئێمە بە دەگمەن لە 195 بە تەحەدا وڵم مامۆستای ئێمە ناخوێنێتەوە خۆی لە ماڵەوە خۆی کتێبخانەی نییە بۆ خۆی ناوی دوون و سەر نازانێت لەبەر ئەوە کە تۆ مامۆستاکە دوا بوو چۆن ئەتوانی پەروەردەیەکی باش فێری قوتابەکان بکەیت و لەسەرێکی شەوە مامۆستای ئێمە بە دیوێکی کەیان ناقی نییە چووکە ئەو جیلێک کە ئێستا مامۆستایە بەناو شەڕ و شۆڕێکی گەورە بەناو قەیرانێکی ئابووری گەورەیە هاتووە کە ئێستاش مامۆستایە دیسانەوە قەیرانی موچە و نەبوونی پارە و ڕاک و ئەوانەیە وای لێ کردووە کە خەمی ژیان وای لێ کردووە کە نایپەرژێتە سەر ئەوەی کە یان خواخوایەتی دەرزێ دوو دەرزیە بڕوا پێڵێتەوە ڕاکاتەوە بە دوای ئیشەکەی بگەڕێ لەبەرەوە ئەمانە وەکوتم هەمووی خۆناغبەندیە ڕیشەی هەیە پێویستە ورد و زانستی ئیشی لەسەر بکرێ و بەڕای من ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان چەند خەمی ئەناردەکردنی نەوت و غازێتی ئەوەندە خەمی ئەوەی نەبێ خوێندنەوە بکا بە کولتور مرۆڤی کورد ئاشکاتەوە لەگەڵ کتێبە کتێب بخاتەوە ناو ماڵەکان لە ئایندا ئێمە زەرێکی زۆرەکەین کە باجەکەی ڕەنگە نەتوانین بە سەدان ساڵ ئێمە قەرەبووی ئەوە بکەینەوە چونکە ڕۆشنبیری لە دنیا ئێستا لە ئاستێکە کە هەموو تاکەکانی کۆمەلگای گرتوێتەوە خەڵک لە ناو قیتارە خوێنێتەوە لە ناو پاسە خوێنێتەوە لە سەری شەکەی خوێنێتەوە
و بیرمان نەچێ خوێندنەوە توندوتیژی لە ناو کۆمەڵگایە کەمەکاتەوە تۆ پێ وانە بێ ئەو هەموو ڕێژەی جیابوونەوەی لە دادگاکانی ئێمە هەیە پەیوەندی بە نەخوێندنەوەی هاوسەرەکانەوە نەبێت پێدوانە بێ ئەو هەموو ڕێژەی کوشتن و تاوانە هەیە پەیوەندی بە نەخوێنەوە هەبێ لە بەرازیل لەو ماوەی راپۆرتێکم بینی ینی زیندانەکان هەر کەسێک بتوانێت لە ماوەی هەفتەیەکە کتێب بخوێنێتەوە مانگێک حکومەکەی بۆ کەمەکرێتەوە لە ساڵێکە ئەوەندە کتێب بخوێنێتەوە ئەمە بۆ لە خۆراتی بەرازیلی دڵنیا لەوەی کە ئینسان کتێب بخوێنێتەوە ئەگۆڕێ ئەو کەسە یەکەم جار نییە عنی شێرزا حەسەن لە شوێنە قسەیەکی جوانی هەیەڵێ خوا کەسە بگرێکە کتێب بخوێنێتەوە ناگۆڕێ ینی من پێم وانە هیچ ئینسانێک کتێب بخوێنێتەوە نەگۆڕێ لەبەرەوە کتێب یەکێکە لەو شتانەی کە تەحکوم لەگەڵ عەقڵاکە ڕاستەوخۆ لەگەڵ عەقڵات تەسەورە ینی تەعاملەکە عەقڵیش قابلی بە گۆڕانکاریە تۆ کە چۆن وەرزشەکەی بۆی لەشێکی پتە و بەهێز و تەندروست دەبێت پێویستە بخوێنیتەوە بۆی مێشکێکی فراوان و سەغڵەمە دەبێت تۆ کە ئەمە ناکەی دایم مێشکەکان هینن بۆ تاکی ئەمە دایم خەمبارە خەمۆکە بێتاقەتە یعنی بێمەزاجە لەبەر ئەوەی کە یەک ڕیتمەکەشتی هەمووی ئەوەیە کە یەکشت دەرخوا دێژێوی موچەکەی هات نهات دەنگدانکە یەکرێ ناکرێ نازام گرانی بازار چی ئەوە بەڵام خوێنەوە وانە خوێنەوە تۆ لە هەر بوارێ لە بوارەکانە بخوێنیتەوە بەر کۆمەڵە زانیاریەکەوی کۆمەڵی خەڵگە ناسی سەفەرەکەی بۆ وڵاتان لە ڕێگەی کتێبەوە کوچە و کۆڵانەکانی دنیا بینی دنیایکی کە ئاشنا پێ بێ ینی مێشکت ئەگۆڕێ خەیاڵت فراوانە بێ خۆت ئەناسی دنیا ناسی چواردەورە دەناسی بەرشتی تازاکەوی ئێمە دنیای چەقبەستی و دووبارە بوونەوەیە جلەکانمان دووبارە خواردنەکانمان دووبارە نەو شوێنانێ بۆیە چین دووبارە تعاملمان لەگەڵ شتی دووبارە تۆڕی کۆمەڵاتی زۆر بە خراپی بەکارێنی نەبێ یا بنووسی پیرۆزی بێت تەمەند درێژبی ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی ئینتر بێ شتی تازەی تیانە لە ڕاستیا لەبەرەوە ئەمە ڕیشەکەی گەڕێتەوە بۆی ئێمە کە لە کتێب تۆراوین لە ڕاستە و باشترین چارەسەریش بۆی کە ئێمە دۆخی کۆمەلگا بگۆڕین ئەوە نییە ڕاستە موچە گرنگە باری دارایی گرنگە مەسەلەی خۆماڵیکردن و گرنگیدان بە نەوت و غاز گرنگە هەموو ئەمانە گرنگن بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە کە تۆ تاکێکی وشیارە دەبێت کە فێر بێ کە ڕۆی لەسەر جادا شتێکی خوار فڕێی نەیە کە ئەمە بەشێک وشیارەکە گەڕێتەوە بۆ ناو کتێب مەسەلەن دارێکی بینی لقەکەی لێ نەکاتەوە ڕێز لە گەورە بگرێ مەسەلەن چوزان وەگەر وردیکەیتەوە زۆر شتەکە ڕێز لە سەرکردەکانی بگرێ ڕێز لە مقدساتی میلەتە بگرێ یعنی وڵاتی خۆی خۆش بوێ دەبینی ئەکا بۆچی تاکێمەوەی لە هاتووە ینی ئامادەیە کێ لە دنیا حکمی بکە بەڵام ئەمانەی خۆمان حکمی نەکەن بۆ نمونە ئەم دۆخە بگۆڕێم حکومەتە بگۆڕێ هەموو ئەمە ڕیشەکەی گەڕێتەوە بۆی کە ئینتیمای نیشتیمانی نەماوە ئینتیمای نیشتیمانەکەش پەیوەندی بۆ کە ئێمە وشیاری نیشتیمانیمان نییە ڕۆشنبیری نیشتیمانیمان نییە بۆ دەرەنجامەکەی لە ئایندیا زۆر خراپە بێ کە کەس با جێمە نایە سەرکردەکانی خۆمان نەبێت چونکە ملەتی وشار هەرگیز قبوڵ ناکە کە خەوانسەدیق نووسەر ڕۆژناوەنووس سپاس بۆ تەکانت بە یوانە و خەمانی کە باست کرد بکاتە جێگەی خۆی زۆر سپاس.